ئەوە لە ئەسنای تەواندنەوەکەی زێر کەم دەکاتن. ئەو خڵخاڵە لە پێ دەکرێ بەکاردێتن، ئەوەش بە مروری زەمان کەم دەکاتن. پێیان دەڵێن کاکە خڵخاڵت برد بۆ ماوەی 2 ساڵ بۆ ماوەی 3 ساڵ ئەوەندا کەم دەکاتن. بە ئافرەتەکانمان گوتیتمان دەتوانانی زیودۆ بکە هەر تووڕە بووە هەر پێی خۆش نەبووە. سلااو لێوەش زێر کەم دەکاتن. لە دوو حاڵەتی زێر کەم دەکاتن. یەکیان ئەوەیە ئەمەی زێڕینگەر یان ئەو کارگانەیان ئەو شەریکاتانی کە زێڕی دەتایەنەوە ئۆتۆماتیکیان زێر کەم دەکاتن. بۆ نمونە ئەوە ئایار 24 دیکە ئایار 21 یان 22 ئەوە لە ئەسنای تەواندنەوەکەی زێر کەم دەکاتن. حاڵەتی دووەم ئەو خڵخاڵە لە پێ دەکرێ بەکاردێتن، ئەوەش بە مروری زەمان کەم دەکاتن. چۆن ئەوە بێکتر دەخشێتن کە بێکتر دەخشێتن. زۆر جار خاتونەکان لەبەر دەکەن هاتی تو ئێرکانە مەسەرەنەوە 14 مسقال بووە وەزنمان کردە بوویتە 13 مسقال، ئەویش 2 ساڵ 2 ساڵ و نیو تاوەکو 3 ساڵ 4 ساڵ لەمەوەی تاوەکو 4 ساڵ یەک مسقال زێر کەمی کرد. بڵێ بەخۆم من لێرکانە ئەمە چەندی خڵخاڵم بەتاڵ کردیا 13 مسقال بۆ 12 15 بووە 14 مەسەلەن حەسەب خڵخاڵەکە شتش کەشمانەیە ئەو بازنە بۆ نمونە ئێستا ئەو بازنە 16 مسقالە، ئەوە 16 مسقالە، ئەوەش بە مروری زەمان کەم دەکاتن. چەند کەم دەکاتن عینێن بە هەمان شێوە وەکو خڵخاڵەکەی، بەس ئەوە تۆزێک کەمتر کەمی دەکاتن. ئەوەش بێکتر دەخشێتن. ئێستا ئەو بازنە دەڕا تەماشاکەی نوێیە 6 مانجکە بینەوە ئەوە هەندێک لوس دەبی 6 مانجی تریش لوستر دەبیتن. ئەوەیە هۆکارەکە کە زێر کەم دەکاتن. زانیت ئەوە بەرچاوڕوونیەک لە بۆ ئەو خەڵکانەی کە باسییان دەکرد دەیانگوت کاک فایقلۆ زێر کەم دەکاتن، خاستن بازن و خڵخاڵ. شوشتنیش کاریگەری هەیە. زۆر جار هەبووە ئافرەت لە ماڵەیە بە معجیزە یان بە فاسی یان بە شامپۆیەک ئەو زێڕەی دەشواتن. کاکە معجیزە مادەیەکی دەدایەوە چی تیزابیە. ئەمە لێرکانە تیزابی بەکاردێنین بەس بە کەمیە بە دەرەجاتە. ئەو تیزابە بەو زێڕێ بکەوێ ئۆتۆماتیکیان دەیباتن هەندێکی دەباتن. ئەو جا ئەتوو مەسەلەن مانجی جارێک بیشوی هەندێکی دەباتن، 2 مانگ جارێک بە پێی بەکارهێنان. زانیت ڕووداوێک ڕووی داوە یاخود هیچ چیرۆکێک هەیە کە زێڕەکەی بردبێ کە هاتبێت ئێرەکەمی کردبێ دواتر یان کێشک بکەوێتە نێوانتان بیان لە ماڵەوە کێشیان بۆ دروست بێ بڵێ ئەوەندە بۆ بۆچی ئەوەندەیە؟ بەڵێ زۆر جار ئەمە لێرکانە کە بازنی دەدەینێ خەڵکی یان دەدەینێ ئەو کەسەی پێی دەڵێن کاکە بازن بە مروری زەمان کەم دەکاتن ئاگادار بە نەترسێ وەنیە لەگەڵ ئەوەشدا خڵخاڵیش پێی دەڵێن ئەو دووە خاستان زێری تریش کەم دەکاتن، بەس ئەو نسبەی لە خڵخاڵ و لە بازن هەیە زۆر زیاتر لە ئەوەکانیکتر. پێیان دەڵێن کاکە خڵخاڵت برد بۆ ماوەی 2 ساڵ بۆ ماوەی 3 ساڵ ئەوەندا کەم دەکاتن، دەبی ئاگداربی وشیاربی لە بۆەوەی ناخۆشیمان نەکەوتە مابینمان. بڵێ ئێستا بەهای زیو لە بازاڕدا چەندە؟ ئێستا بۆ هەر قالبەرکی زی و کە ئێستا مەسەلەن ئەوە باوە لە بازارە پێی دەڵێن مەرمار بە 29 ڕقە و 85 دلاریە. ئێستا 1 کیلو یەک مسقال زیو دەکات. 1 مسقال زیو بەخۆی ئەگەر دابەشی بکێ دەکاتە 15 دلار دابەشی 1000 گرام بۆ هەر مسقالەکی. بەس ئەوە ئێستا وەکو چارنۆیەکە نییە. دەتوانین بڵێن زنجیر هەیە هەڵلقەیە ئەنگوسلەیە زنجیری مەدالی و تاخمش توالە هافسێت و توالە هەیە. زیو دەبێتە بەدیلی زێر؟ نەخێر هیچ بووکێکەیە لێرە لە شوێنی زێر داوای زیو بکە ئەوجا هەرەوە مابوو. بە ئافرەتەکانمان گوتیتمان دەتوانی زیو لۆ بکە هەر تووڕە بووە هەر پێی خۆش نەبووە زیو دەبتە بە دیلی زێری نەخێر. زۆر جار لێکانە بە ئافرەتەکانمان گوتیە بە کچانمان گوتیە ئەگەر یەکێک بێتە داوات برێتن زیو لۆ دەکەم لە جیاتی زێری قبولتە بە تووڕەبوون جوابی داینەوە. ئەوە وەکو پێشنیارێک بووە زانیت ئەوجا قەت نابتە بە دیلی زێری زێر هەر زێرە و زیویش
زیوە ئەمن هەموو جارێ دەنێن بە ئەلماسیان لەو بکەین بۆ ئافرەتەکان بۆ کچەکان زانیت ئەلماس ئەو بۆ بین خۆشکردن لەگەڵ ئافرەتانیان نانانا بۆ ئەوی نییە چکە ئافرەت قابلی هەموو شتەکەن زانیت قابلی هەموو شتەکەن و نیوەی کۆمەلگایە ئەلماس بەچەندە ئەلماز لە کڕین نایە ئەدیکۆ وایە ئەو جە چ جایوەی با هەرزێڕەکەی بکەن ئەگەر کەم نییە چیش بێ